لە ڕۆژی یادی دامەزرانی شاری سلێمانیە خوێندکارەکانی کۆلێژی یونایساید پێشەنگایەکی ناوازەیان کردوێتەوە کە وێنەکانیان لێرە عەرزمان کردووە و خەڵک زۆر بە گەرم و گوڕێکی لەم ئیڤێنتە گەورەیە بەشدارن. من نالی محمودم خوێندکار لە کۆلێژەکانی یونایتد سایز ئەمڕۆ بە بۆنەی یادی دامەزراندنی شاری سلێمانیوانە لە پێشەنگای هونەری ئەم دوو وێنەیەم دروست کردووە. وێنەی هەردوو وێنەکە باس لە سروشتی کوردستانەکە، وێنەی یەکەمیان باس لە شوانێکەکات کە مەڕووماڵاتەکانی ئەلەوەڕێنێت و لە ڕەشماڵە ئاژی. وێنەی دووەممان باس لە سروشتی بەهارەی کوردستانەکات و باس لە کەوەکە کە هێمای ئاشتیە و یەکێکە لە بەناوبانگترین ئاژەڵەکانی کوردستان. من وەرە محمودم لە کۆلێجەکانی یونایتد سایزەوە ئەم گەلەرەماندانا بۆنەی ساڵیادی سلێمانیەوە بووین کە سەدیارەکانی سلێمانی پیشانی ئێوە بووین. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەو بەرهەمە جوانە زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان نبوون.